ئەگەر لە دوای پرۆسەی ئازادی عێراق دەرگایەکی خۆشی و ئاوەدانی لە عێراقیەکان کرابێتەوە، بەڵام بۆ کریستیانەکان عێراق باز لەوەیە چەندین دەرگا بە ڕوویاندا داخرا و ڕوبەڕووی تەقینەوەی زۆر و کوشتن و بڕین و نادادی بوونەوە. هەندێکیان کە ژمارەیەکی زۆرینەیە کۆچیان کرد بەرەو ناوچەکانی دیکەی وڵاتانی دراوسێ و لە ناویشیاندا هەرێمی کوردستان. هەرێمی کوردستانیان واک ناوچەیەکی ئارام هەڵبژارد. ئەوترێ ژمارەیەکی زۆر لە خەڵکانی مەسیحی زەویوزار و خانی خۆیان بەجێ هێشتۆ و ئێستا لەلایەن گروپی جۆرا و جۆرەوە دەستی بەسەرداگیراوە. بە دوای دۆخی کریستیانەکانی عێراق بە تایبەتی بەغدای پایتەخت دەگەڕین و دەپرسین و ئێوەش لەگەڵمان بن. لە دوای ساڵی 2023 و پرۆسەی ئازادی عێراق وەک زۆربەی پێکاتە و چین و توێژەکانی دیکە هیوایەک هەبوو بارودۆخی گەلی کریستیانەکان لە عێراق باشتر ببێ، بەڵام ئامارەکان پێمان دەڵێن بەرەو خراپتر چووە. چەندین گروپی تونڕە و دەرکەوتن کە بە هەموو شێوازێک هەوڵیاندا بۆ دەستدرێژیکردنە سەر پیرۆزیەکانی کریستیانەکان بە هەموو هێز و توانای خۆیانەوە. ئەوانش ناچار بە کۆچکردن بوونەوە لە زێدی با و باپیرانیان. لێرە لە بەغدا ئامارەکان دەڵێن دوای پرۆسەکان نزیکەی 250,000 مەسیحی ڕوویان کردە هەرێمی کوردستان، بەشێکی دیکەشیان ڕوویان کردە وڵاتانی سووریا و لوبنان و تورکیا، وەردەن و ئیمارات و وڵاتانی ڕۆژاوە و ئەمریکا. دوای دروستبوونی شەڕی تایفی نێوان شیعە و سوننەی عێراق نزیکەی 1140 مەسیحی بوونە قوربانی ئەو شەڕە کە هیچ پەیوەندێکی بەوانەوە نەبوو. هەراوەندەش نەبوو، زیاتر لە 100 کەنیسە و دێر و پەرزگا لە ناوبران و زۆرینەیان تەقێنرانەوە. لەوانە کەنیسەی سەیدە نەجات کە کەنیسەیەکی سریان کاسۆلیک بوو لە بەغدا لە ئەنجامی هێرشکردنە سەر ئەم کەنیسەیە لە ساڵی 2010 زیاتر لە 120 نوێژ خوێن کوژران و بریندار بوون. هەر بۆیە قۆناغ لە دوای قۆناغ بەهۆی هەڕەشە و مەترسی جۆرا و جۆر لەسەر ژیانیان مەسیحیەکان بە ڕێژەیەکی زیاتر عێراق بە تایبەتی بەغدایان بەجێ هێشتووە. نزح أو استوطن في إقليم كردستان. بەڵێ ئاوارە بووین و گیرسانەوە لە هەرێمی کوردستان. ئەو هەرێمەی کەلانکەی ئارامیە بۆ پێکاتەکان لە ڕوانگەی ئاشتی کۆمەڵایەتی و بژێوی پێکەوە ژیانی ئاشتیانە. من حيث المعيشة ومن حيث التعايش السلمي. القسم الأكبر بەشێک لە مەسیحیەکان لە بەغدا ماون، یەک لەسەر چواری کۆچی کرد بۆ دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی دیکەی گەورەی جیهان، نیوەی کە ئێستا ماوەتەوە لە هەرێمی کوردستانە. الدول الكبرى. تحية لكردستان 24. أنا من سكنة أهل بغداد الأصلي في سڵاو لە کوردستان 24. من لە دانیشتوان و ئەهلی ئەسڵی بەغدادم. لە دوای ڕووداوەکانی 2003 مەسیحیەکان بە شێوەی سەرسوڕهێنەر بەغدادیان جێهێشت، هەرچەندە ئەمریکیەکان بۆ ئازادکردنی عێراق هاتبوون لە دەستی ستەمکار. دۆخەکە زۆر ئەستەم بوو بۆ عێراقیەکان، بە تایبەت مەسیحیەکان، بە تایبەتی دوای تەقاندنەوەی کەنیسەکان و کوشتنی مەسیحیەکان لە بەغدا. هیچ کام لە خزم و کەسەکانم تا ئێستا لە بەغدا نین، هەموو چونە دەرەوەی عێراق. هۆکارەکەی نائارامی و تەقینەوەکان و کوشتنی بە ئەنقەستی مەسیحیەکان بوو لە بەغداد. التهجير القسري وسبب القتل العمد للمسيحيين في بغداد. قەشا پیۆس قەشا ماوەی 35 ساڵ و 6 مانگە لەم کەنیسەیە کە کەنیسەی ماریوسفی سریانی کاسۆلیکیە ڕێنمایی بە نوێژخوێنان دەدات، کارە ئاینیەکانیان بۆ ڕادەپەڕێنێ، بەڵام کەمبوونەوەی ڕێژی مەسیحیەکان بەو ڕێژە زۆرە لە کەنیسەکەی بۆ ئەو ئازار بەخشە. ڕێژەکە بە جۆرێکە کە لە پێشتر نزیکەی 1300 خێزان بۆ نوێژ خوێندن دەچوونە ئەم کەنیسەیە، بەڵام ئێستا ڕێژەکە بۆ تەنها 250 خێزان دابەزیوە. جەنابتان 35 ساڵە لێرن، تەنانەت ئەم کەنیسەیە کە کەنیسەی ماریوسفە خۆت دروستی کردووە. بە بڕۆی خۆت کام سەردەم بۆ مەسیحیەکانی بەغدا سەردەمی زێڕین بووە، بە تایبەت لە ڕووی ئازادی و سەقامگیریەوە مەبەستمە. صار لي 35 سنة و6 شهور. 35 ساڵ و 6 مانگ دەبێت ناتوانین بڵێن سەردەمی زێرینی مەسیحیەکان ئەگەر بۆ هەموو پێکاتەکانی ئەو گەلە زێرین نەبوو بێت، بەڵام هەر کاتێک ئارامی هەبێت بۆ هەموو لایەک سەردەمی زێرینە. مەسیحیەکان بانجی ژیانێک دەدەن کە تێیدا بە ئاشتی و ئارامی بژین و بەشێک بن لە چارەسەری برینی ئەم نیشتیمانە بریندارە. پێش هەموو شتێک ئاگاداری ئەوە بین بۆ ژیانێکی هاوبەش و پەسەندکردنی بەرەمبەرەکانمان. دەبێت دوور بین لە هەڵمەتی بوغز و ڕقلێبوونەوە و وتاری چینە ئامێز. پێش 35 ساڵ ژمارەی نوێژخوێنانی مەسیحی لە کەنیسەکەی ئێوە چەند بوو و ئێستا چەنە؟
هذا مؤلم لأن أنا من الناس اللي أنا مسؤول عن الكرخ. ئەمە ئازاربەخشە. لەبەرەی کەرخی بەغدا پێشتر 1300 خێزانمان هەبوو کە سەردانیان دەکردین هەموو ساڵێک. بەڵام ئەمڕۆ لە 230 بۆ 250 خێزان تێپەڕ نابێت کە دێن بۆ کەلیسا. چەند خێزان ئەم وڵاتیان بەجێ هێشت و ڕویان کردە هەرێمی کوردستان و لوبنان و ئوردون و تورکیا و فەڕەنسا و ئوسترالیا. چ پامێکتان هەیە بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان بەتایبەت بۆ پاراستنی زیاتری مەسیحیەکان؟ أول شيء يقدم الشكر للسلطة الكردية وبالخصوص الرئيس مسعود البرزاني. یەکەم شێت سوپاسی خۆمان پێشکەشی دەسەڵاتی کوردی دەکەین بە تایبەتی بۆ سەرۆک مەسعود بارزانی و هەر کەسێک کە هەڵدەستێت بە حکومڕانی هەرێمی کوردستان هیواخوازی کوردستان بمێنێتەوە و وەک وڵاتی ئارامی و ئازادی و ڕادەربڕین و گفتوگۆ و وڵاتی پەسەندکردنی جیاوازیەکان. وهذا ما أتمناه أيضا لبغداد العزيز. بە پێی نوێترین ئامار نزیکەی 230,000 حاڵەتی زیادەڕەوی و دەستدرێژی بۆ سەر ماڵ و مڵکی مەسیحیەکان تۆمار کراوە لە عێراق کە بەشێکی زۆری ئەم حاڵەتە لە بەغدا تۆمار کراوە. ئەویش بەهۆی ناچاری بەجێهێشتنی ماڵ و مڵکیان بۆ پاراستنی ژیانیان. زۆر بە ئەستەمیش توانراوە ماف بۆ خاوەن مافێک وەربگیرێتەوە کاتێک هەوڵی گەڕانەوەی دابێ بۆ زێدی خۆی بەشێک لە نوێنەرانی مەسیحیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێن لە هەوڵدان بۆ وەرگرتنەوەی مافی مەسیحیەکان نەک تەنها لە بەغدا بەڵکو لە هەموو پارێزگاکانی دیکەی عێراقدا. هناك عمليات سرقة منازل لێرە پرۆسەی دزینی ماڵ و زەوی مەسیحیەکان لەلایەن گروپە توندڕەوەکانەوە بە شێوێکی ڕێکخراوبوونی هەیە کەوا هەمیشە هەوڵ دەدەن ماڵ و خانووی مەسیحیەکان بۆ خۆیان ببن. بەڵام ئێمەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پێکاتەی مەسیحیەکان سوورین لەسەر کۆتایی هێنان بەم مەلەفە و گەڕانەوەی سەرجەم مافی مەسیحیەکان کە لە پێشتر دەستی بەسەرداگیرەوە. کەم عدد المنازل ئەو بیو ژمارەی ئەو زەوی و خانوانە چەندە کە دەستی بەسەراگیراوە لەلایەن گروپە توندڕەوەکانەوە ئەگەر ژمارەکەم پێ بڵیت؟ بە ژمارە لام نییە، کەنیسە ئامارێکی لا نییە، بەڵام سەدان خانوو دەبێت بە سەدانە ژمارەکە. بەڵام سوورین و کار دەکەین بۆ گەڕانەوەی ماف بۆ خاوەن ماف. هذا الملف وإرجاع الحق لأهله. هۆکاری کۆچی مەسیحیەکان چی بوو لە عێراق؟ لەبەر چی ینی لە ترسی چی ڕۆشتن؟ مەسەلەی کۆچکردنی مەسیحیەکان بە تایبەتی ئەوەی قسەی دەکەمەوە کە مەسیحیەکان باوەڕیان هەیە بە ژیانێکی ئەمینیان هەبیتن لەو جێگایەکە دەجژنە ژیانیان لەوێ دەبیتن. ئەو ئەحداسەی ڕوویدا لە عێراق مەسەلەی طائفی بیتن، مەسەلەی کوشتنی پیاوە ئاینەکان بیتن، مەسەلەی ڕوخاندنی کەنائیسی لە عێراق تقریبا لە 100 کەنیسە زیاتر ڕوخان و چەند شەهیدێک بوو لە 1000 کەنیسە لە عێراق ڕوخێنرا. کەواتە نەک ڕوخاندرا بە وەکو ئێهمالێکی کرا. ئەوە تەسیرێکی گەورەی کرد چگە لە مەسەلەی حرب ئەوانەی زیاتر ئەوەیان کرد لە پاش 2014 مەسەلەی داعش دابین سەیطرەی کرد لەسەر 2023 و بەردەوام مەسیحیەکان ئارامیان نەژیاون. دوای پرۆسی ئازادی عێراقی گروپە جۆرەجۆرەکان دوای 2014 هاتنی داعش تا ئەم ساتێژ ئارامی نەگەڕاوەتە بوویان؟ تا یعنی ئەوە تاسیرێکی گەورەی هەبوو بۆ کۆچکردنی مەسیحیەکان. ڕێحان حەنا لە فراکسیۆنی گەلی سریانی کلدانی ئاشووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. ئەو کەمترین دەرکەوتنی هەیە وەک خۆی دەڵێ تەنها لەو پرۆگرامانەدا پێی خۆشە قسە بکات کە تایبەت بێ بە پرسی مەسیحیەکان و مافی ئەوان نەبوونی ئارامی و ئاوەدانی و بوونی گروپی چەکداری جۆرا و جۆر بە هۆکارێک دەبینێ کە مەسیحیەکان هەرێمی کوردستان وەک شوێنێکی ئارام بۆ ژیانکردن هەڵبژێرن. أعداد المسيحية كريستيانا العراقي همية هاتنا خاري حتاني به يعني تقريبا انه كان بيجن 100 مليون هكر مابتن قالكي باشا باش ايوه تشي بو اونيو مليون دكان ايوه شغلي وات تشي بو اونيو مليون كماوا والعراق وكردستاني بجيني هشتوان تشيان بو كان بله وكي مزانا برينوكا احداث تشيبين
تأثير كرن المكونة مسيحي بغدا بهلن ومناطق تابعي بغدا وقت بيجنية الجنوبي تابعي عراق بهلن بين كردستان نوكل هرم كردستان أم حمي مستقرا وحالة كريستيانة أمينة وشي مشكلة نينا وإنما بس ما أو مشكلة هي أو مهاجرة ما تنازحت 2014 زفرينا هاتنا كردستان نشنا بزفرن بين مناطق خويت أصلي أويت سهل نينوا بوشي احتمال عدة أسباب هنا هيك شوان أسباب القوات الحشد الموجودة في المناطق أو ثقة نينا خلك ما مسيحي ثقة بوان حشودانينا داب زفرتا جهة خويت حقيقي يدوي مسيحية كان متمانيان ثقيان بحشود نية بحشد شعبية لمنطقة كان الناقرينوا سببك أساسية ورئيسية سبب دوي مناطق ما منكوبنا مهدومنا غير مؤهلة للعيش يسي وضع الاقتصادي مزري دوان مناطق هذا يعني عيشانينا مناطق نينا مثلا قالك خط ما أو هندي قوات بيشمرقة قوات أسايش لهي جيان لهيا بشتي خط بيشمرقة جيان لنينا يعني إذا أم بيجن معدومة احتمال أم يعني يلا أم صورتها حقيقية بجهنا خلقه ناو ئاماری قوربانی و بەرواری هێرشکردنە سەرم پێکهاتەیە دەکۆمنت کراوە لە کتێبێک بە ناوی قوربانیانی هێرشی تیرۆریستی دژی مەسیحیەکانی کلدان و سریان و ئاشوری و ئەرمەن لە عێراق لە ساڵی 2003 بۆ 2014 بە پێی ئامارەکان بێ بە تەنها لە یەک ساڵدا و لە ساڵی 2007 بۆ 2008 چواردە قەشە کوژراون جیاواز لە ناوەڕاست و باشوور و دەشتی نینەوە لە هەرێمی کوردستان دۆخەکە جۆرێکی ترا لەگەڕەشی عنکاوی هەولێر ئاشنا دەبین بە چیرۆکێکی تراژیدی خێزانێکی مەسیحی کە هەولێریان وەک پایتەختێکی ئارام هەڵبژاردووە ئەو ڕووداوی بەسەرم خێزانەدا هاتووە بۆ ساڵانی پێش 2008 دەگەڕێتەوە لەگەڕەشی عنکاوی شاری هەولێرین لە ماڵی یەکێک لەو خێزانە مەسیحیانەکە چیرۆکی ئەمان چیرۆکیشی تراژیدیە دوایەوەی پرۆسەی ئازادی عێراق ڕوودەدا لە 2003 و لە 2004 بە هاتنی هێزی ئەمریکیەکان کچی ئەم ماڵەکە ناوی سەنابلە لەگەڵ ئەمریکیەکان وەکو وەرجێڕ کار دەکا بەڵام دواتر لەلایەن گروپێکی تونڕەوە سەنابل تیرۆر دەکرێت ئەمان هەر لە مووسڵ بڕیارەدەن بمێننەوە بەڵام چیرۆکە ناخۆشەکانی ئەوان تاو نابێ و چەند مانگێک دواتر ئەم خێزانە بۆ ماوەی 24 کاتژمێر دەفرێنرێن بەڵام دواتر ئازا دەکرێن لە ساڵی 2007 دوای 3 ساڵ جارێکی تر ئەم خێزانە لەلایەن گروپێکی دیکەوە دەفرێنرێن بۆ شوێنێکی نادیار دوای چەند ڕۆژێک لەلایەن هێزێکی پێشمەرگەی کوردستان بە هاوکاری ئەمریکیەکان کە ئەو کاتە لە مووسڵ بوون جارێکی تر ئازا دەکرێن بڕیارەدەن کە بچنە بەعشی قەو لە 2008 لەم گەڕەکە لە عنکاوە نیشتەجێن ئەمێ بپرسم لە ئێستا دەتا چنە ئەوان هەست بە ئارامیەکەن لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بعض الجهات من قسم من الدولة الإسلامية اللي كانوا يسمون وهكذا من کچێکم هەبوو کە دەرچووی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری بوو لەو کاتەدا لە ساڵی 2004 کار نەبوو هەندێک جار وەکو وەرجێڕ کاری دەکرد لەگەڵ هێزەکانی ئەمریکا وەکو حاڵی زۆر لەو کەسانەی دەڕۆن و کار دەکەن بەتاڵی زۆرە و کار نییە و لەگەڵ ئەوان دەستی بە کارکردن کرد بەبێ ئەوە پێشتر ئاگادار بکرێتەوە یان هەڕەشەیەکە بێت بەبێ هیچ شتێک شەهیدیان کرد و بس بدون سابق تهديد وبدون أي شيء يعني استشهدت قتلوها بداخوة نعم قتلوها ويعني ئێمە ماینەوە لە مووسڵ ئەوە شاری خۆمانە واتە تەنانەت دوای ڕووداوەکەش هەرمانەوە المووسڵ هي مدينتنا يعني وحالنا حال تەنانەت دوای ڕووداوەکەش مووسڵ شاری خۆمانە خۆمان وەک زۆربەی خەڵک و زۆرێک لە خەڵکیش مابووینەوە و پیشە و بەرپرسیارەتیان هەبووە دواتر بە 2 بۆ 3 مانگ لە کوشتنی کچەکەم منیشان ڕفاند بە تۆمەتی ئەوەی کەوا من باسی ئەوەم کردووە کە بۆچی کچەکەمیان ڕفاند و کوشتیان و لەبەرچی تەنها ئەوەم وتبوو پێیان وتم قسەی زۆر دەکەیت منیش پێم وتن هەموو ئەوەی وتومە و ئێستاش بە ئێوەی دەڵێمەوە ئەوەیە کە ئەو کچێکی بێتاوان وبعد
واتە ئێوە دووجار ڕفێنراون لە ساڵی 2004 و لە 2007 لە ساڵی 2007 جارێکی تریش ئێمەیان ڕفات. من بەڕاشکاوی ئەوەم نەوت کە خۆشەویستیم بۆ شارەکەم و خەڵکەکەی و خزمەتکردنیان. ئەم گوت من کۆتا کەسم کەوا مووسڵ بەجێ بهێڵم سەرڕای ئەوەی کە ڕوویدا. بەڵام لە ساڵی 2007 دوای ئەوەی ڕفاندیانم پێیان وتم دەبێت فیدیە بدەیت و داوای فیدیەیان کرد. بەڵام سوپاس بۆ خوای گەورە و میهرەبان هێزێکی پێشمەرگە و ئەمریکاییەکان و سوپا و پۆلیسی عێراقی بۆ ناردم و چوار دەوری ناوچەکەیاندا کە منی لێبووم و ئازادیان کردم. يعني أرسل لي قوات من البيشمركة ومن الأمريكان ومن الجيش العراقي والشرطة داهموا المنطقة اللي كنت أنا مخطوف فيها وحرروا لي. وفي وقتها يعني القائد الله يذكره بالخير إذا موجود والله يرحمه إذا توفى أحد القادة من لو کاتەدا یادی بەخێر یەکێک لە فەرماندەکانی پێشمەرگە یادی بەخێر هەمیشە کە لەوێ بوو و خوێندکاری خۆم بوو لە مووسڵ لە قوتابخانە. پێی گوتم ئوستاز بە هیچ جۆرێک نابێت لە مووسڵ دابنیشیت و ئیتر مەڵێ بەجێی ناهێڵم و ناڕۆم دەبێت ئێرە بەجێ بهێڵیت. سواری سیارە بووین و ئیتر نەگەڕێین. ماوەی 11 ساڵە لە هەولێرن لە عنکاوان. ئایا هەست بە ئارامی دەکەن بەبێ هیچ ترسێک ژیانی خۆتان گوزارێنن؟ صراحة نعم يعني احنا توجهنا إلى بەڕاشکاوی پێت بڵێم ئێمە کە لە 2007 دەرچوین ماوەیەک لە باشیقا هەر لە دەشتی نینەوە ماینەوە. بەڵام دواتر لە 2008دا بڕیارماندا بینە هەولێر. ئارامی و پشوو بەڕووماندا کرایەوە و ئەو خەڵکە پێشوازی لێکردین بە سنگێکی فراوان. يعني استقبلت بكل رحابة صدر. الحمد لله من جينا هنا الإقليم يعني شعرنا بحياة مستقرة وبأمان. سپاس بۆ خوا، سپاس بۆ حکوومەت یاریمی کوردستان ژیانمان ئاسوودەیە و هەست بە ئارامی و دڵنیایی دەکەین. چاودێریەکی زۆر باش هەیە. يعني من 2004 لا 2004 چوو بۆ کارکردن لەگەڵ ئەمریکیەکان. بەڵام لەلایەن گروپێکی تندڕە و بەبێ هیچ گوناهێک گرتیان و کوشتیان. ئەو تەنها کاری دەکرد. يعني شغل. فهذا ما رجولة ولا بطولة أنه يطلعون يقتلون شاب بعمر الورود في ذكريات الشهر. ئەو هەمیشە لە یادەوەریمدا دەمێنێتەوە. ئەو کچی گەورە و یەکەم منداڵم بوو. يعني أول طفل. ژمارەی مەسیحیەکانی عێراق پێش ساڵی 2003 مەزەندە دەکرێت بە 2 ملیۆن هاوڵاتی. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مەسیحیەکان لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان 1,700,000 مەسیحی عێراقیان بەجێهێشتووە. ئێستا تەنها 9 ملیۆن مەسیحی بوونیان ماوە کە زۆرینەیان لە هەرێمی کوردستان و دەشتی نینەوا ژیان دەگوزارێنن. زۆرێک لە مەسیحیەکانی دەشتی نینەواش لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی چەکدارانی داعش ماڵ و حاڵی خۆیان بەرە و هەولێر و دووهۆک بەجێهێشتە بوو. ئێستا بەشێکیان گەڕاونەتەوە. ئەو ظروفی بەسەر مەسیحەکانە دوای 2023 ڕوویە ظروفێکی نالەبار بوو. هەر زوو مەسیحەکان درکیان پێکرد کەوا وەزعی عێراق بەرەو خراپیەڕوە. ئەویش بەهۆی عیلاقات و ناسینی کە سوکاریان لە ئەمریکا و لە وڵاتانی دەرەوە کەوا وەزعەکە بەرەو خراپیەڕوات. لە 2023 دوای ئازادکردنی عێراق دەستیان کرد بە کۆچکردن بەرەو دەرەوەی وڵات. ئەو بوو لە 2005 کە کێشەی بینی سونە و شیعە دروست بوو. نزیکەی 250,000 مەسیحی ڕویان کردە هەرێمی کوردستان و بەشێکیشی زۆر ڕویان کردە ئوردن و لبنان و سووریا و ناوچەی ئیمارات لەوێ بۆ ئیقامەوەرگرتن لێ نزیک لە وەزعی عێراق بمێنەوە. بەڵام بەداخەوە وەزعە درێژ خایان تا ئەوە بوو کە شەڕی تایفی گەورە بوو دروست بوو. نزیکەی 1140 مەسیحی بۆ قوربانی ئەو شەڕی کە هیچ علاقی بە مەسیحەکان نەبوو. 1140 مەسیحی نزیکەی 1140 مەسیحی بۆ قوربانی. زیاتر لە 100 کەنیسە و دێر و معبەدی عیبادەت و دێری ڕاهیباتوانە بوونە قوربانی. ئەمە وای کردە مەسیحەکان کەوا لەو ناوچەیە لە بەسرا لە بەغدا کۆچکەن بەرەو هەرێمی کوردستان یاخو بەدەوە دەرەوەی وڵات. باوەڕ نەکەم نزیکەی هەرو پاکە 100,000 مەسیحی ما لە وەسەد و جنوبی عێراق. لە پێشتر چەند بوو؟ بەداخەوە ئێمە مەسیحی پێش 2023 نزیکەی 2 ملیۆن مەسیحی بوو لە بەغداد. باڵێ ساڵی 2023 نزیکەی 1,800,000 مەسیحی بوو کە
عێراق سقوطی سەدام یعنی نزیکەی ملیۆنێک و 700,000 مەسیحی بەغدایان بەجێهێشتووە. نەخێر باسی هەموو عێراقەکەم باسی ئێمە حساب بە هەبوو هەموو عێراقیین بەڵام بەداخەوە پرسیارەکە لەوەیە ملیۆنێک و 700,000 مەسیحی هەموو عێراقیان بەجێهێشتووە ئێستا بەسێکیان هەرێمی کوردستانن ئەمڕۆ بەپی ئەحسایەکە کرد بە دەستمان کەوتووە لە کەنیسەکان بە تەخمین نەکرێت نزیکەی 250 220 بۆ 250,000 مەسیحی لە منطقەی کوردستان هەیە لە جوانی کوردستان هەیە نزیکەی 100,000 بە 150,000 بە هەموو وەسەط و جنوبی عێراق هەیە. ئەم ڕاستیمە تایبەتیە بۆ بەشێک لە منداڵانی ئاوارەی دەشتی نینەوە و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و چەند ناوچەیەکی تر سازکراوە. بە ئاواز و گۆرانی خەمی ئاوارەبوون لە بیری منداڵان دەبرێتەوە خەڵاتی زۆرا و زۆریشیان پێدەدرێ. بەڕێوەبەری کاروباری مەسیحیەکان لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت خەڵاتی گەورەتر بۆ مەسیحیەکانەوەیە کە پاپای ڤاتیکان لە ساڵی ئایندەی 2020دا ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. چامنمونەیە لە پشتی ئێمە لە کۆبوونەوەی مەسیحیەکان منداڵەکانیان و لە سازدانی مەراسیم بۆیان تا چەندە جۆرێکە لەو پێکەوە ژیان و لەو یعنی دڵنەوەی مەسیحیەکان لە هەولێر لە هەرێمی کوردستان ئەوەی کە بینی ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەراتی سەقافی سریانی وەکو بەڕێوەبەراتی گشتی مەسیحیەکان ئەم چالاکیان سازدا بۆ خۆش دڵخۆشکردنی ئەو مناڵانە ئەویش سپاس بۆ هەندێک ڕێکخراوی مەسیحی کە ڕێکخراوی سەمەرتن پێرسەکە ئەو دیاریانیان بۆ ئامادە کردوین ئێمە تەوزیعمان کردو بەسەر مناڵەکان و ئەو فەقەراتانەمان بۆ کردوون. ئێمڕۆ ئەمە کەی بینی ئەم جەماعەتانە نیوەی زیاتر ئاوارەی دەشتی نینەوان مجموعەیەکی دەشتی نەیوان مجموعەیەکی وەسەط و جنوبی عێراقن ناوەڕاست و باشوور و لەگەڵ دەشتی نینەوان ئەمە خۆ دەبینیت ئەوە ئەگەر سیقە و هینی خۆیان نەبێت ئەو جەوە سیقەی نەبێت بەم خۆشیە لێرە ناژین ئەم جۆرە جەوە ئەم جۆرە ئاهەنگ و مەراسیمە سە لە بەغدا هەستی پێکرێ ئەبینرێ زەحمەتە بەغدا مشکلەکەی بەغا مەسیحیتیان نەماوە عادەتێکی زۆر کەم ماوە داخەڵ ئەو مەسیحانەی کە لە هەرێمی کوردستانە ژین کێشەیەکی وا ئۆتۆ نییە بگەڵێن کێشێکی بینی مسلمان مەسیحی بە هیچ کەسێک بێت هەم لە ئاشتیا ژیاوە چەند وەختە و چەند ساڵە بەڵام ئێمە چاوەڕێیەکەین ئەمڕۆ سەردانی قەداسەتی پاپا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان باسییان لەو کە لە ساڵی 2020 لە 2020 عێراق و هەرێمی کوردستان ئەکید چکە ئەمڕۆ سوقلی کۆبوونەوەی مەسیحیەکان لە منطقەی ئەینکاوە لەم شارشکەیە لەگەڵ دەشینەوە ئێمە هیوادارین ئێمە ئەکید ئێمە بەشێک دەورمانە بێت لە دانانی پلانی سەردانەکەی و چۆنێتی سازانی ئەو مراسیمانە ئەکید ئەمڕۆ قەداسەتی بابا هاتنی پاپا بە ناوچەکە ئەکید هێنانی پایانی ئاشتیە و حلکردنی و ئەو کێشانە و ئەو ئاڵازەی کە لە ناو دەشینەوە هەیە کە لە بینی هەندێک گروپات هەیە هەندێک جیهات هەیە حل بکرێت و ئەو شوێنانەی کە مەسیحی بگەڕێتەوە مەسیحەکان. ئێرە کەنیسەی پەیامبەرانە لە شارۆچکەی عینکاوە کە لە ساڵی 2013دا لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دروستکردنی درا بە بڕی 5 ملیۆن دلار بەشێکی زۆری تەواو بووە بریتە لە کۆمەڵگەیەکی نیشتە جێبوون بێژگە لە نوێژ خوێندن و سروتە دینیەکان مەراسیمەکانی هاوسەرگیری و مارەبڕین لێرە ئەنجام دەدرێ قەشە شوان حەنا ئارامی هەرێمی کوردستان و پێکەوەژیانی پێکاتەوە ئاینە جیاوازەکان بە نمونەی ناو دەبات. وەزعی کوردستان زۆر ئانا بنسبەتی ئێمە کە مەسیحیەکانەوەی دەژین لە کوردستان یەکەم شت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان نەکەنەوە بەڕاستی لە ئەو ئارامی ئەوی پەیان کردیە بۆ هەمومان بۆ هەمووی خەڵکی کوردستان نابێت بەس بۆ مەسیحیەکانی کوردستان ئێمەش خەڵکی ئەو منطقەنە هەر لە باب و باپیرمان هەر لە لێرە بوون لە هەولێر بوون لە کوردستان بوون لەبەر ئەوە ئێمە یەک مەسیرن یەک وەزعن یەک ژیانن یەک هەمومان براینە لەبەر ئەوە سوپاسی هەمووی برایەکەمانی موسلمانی دەکەنەوە لەبەر ئەو وەزعە ئێمە وا دەژین پێکەوە. هێرشی دڕندانی داعش بۆ ناوچە و گوندە مەسیحیەکانی کریستیانەکان لە ساڵی 2014 و ساڵەکانی دواتر بە تایبەتی لە دەشتی نینەوە بۆ هۆی ئاوارەبوونی سەدان خێزانی کریستیان کە لە وڵاتانی ئوردن و لوبنان و تورکیا ماون چاوەڕوانی مافی پەنابەری دەکەن بۆ وڵاتانی دیکە بۆ ئەوەی هیچ نەبێ بە ئازادی و ئاشتی و بە کەرامەتەوە بژین. لە دوای پرۆسەی ئازادی عێراق ئەگە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئیتر شوێنێکی ئارام نەبوو بن بۆ کردنی ستایش و عیبادەتی مەسیحیەکان ئەو کاتە هەولێری پایتەخت و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان
بوونە لانکەیەکی ئارام بۆی مەسیحیەکان لێ نیشتەجێ ببن و ئازادانە ستایشی خۆیان ئەنجام بدەن. لێرە نەک کەنیسەکان ناتەقێنرێنەوە تێک نادرێن، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ شوێنی دیکە بۆ پەرستشی مەسیحیەکان ڕوو لە زیادبوونە و خۆشیان دەڵێن. لێرە دڵنەوا و ئارامن. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشیابن. خواتان لەگەڵ.